گوای ئەوانە ویسیتیان لەگەڵ کۆمەلگای مەدەنی لە جەماعەتێک کۆمەڵی مەدەنی لە بەغدا پەیوەندیان دروست کردووە کە ئەوەش نابێتە تاوان یاخود هەر ویستویانە پاڵپشتی لە مستەفا کاظمی بکەن ئەوەش هەر نابێتە تاوان یان ئەوانە پێشتر پەیوەندیان هەبووە لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم کە ئێستا سەرۆککۆماری عێراقە پێشتر هێزێکیەوە بەناوی هایپەیمانی ئەوەش نابێتە تاوان ئەو قسانەیان باس کردی ئەوانەش بەڵگەی مقنعینە بای ئەوەی نینە کە ئەو بەڕێزانە پێ حکم بدرێن ئینشاڵڵا جەلسەی دادی کۆتای پێدێ هۆکارەکە ئەو بوو کە پەراوەکە زۆر بوو دادگاش پێشتر دوو دۆسەی تری مخدراتی بینی بوو لەبەر ئەوە پێڕان نەگەیشتن مەوعیدەکە دیار نەکرا دواتر مەوعیدەکەی ئینشاڵڵا بۆ ڕاگەشتن ڕادەگەێنین. تۆمەتباران هیچ تاوانە چەنەسنیە و دادگاش هەڵسا بە دواخستنی دادگایکردنەکە لەبەرەوەی کەوا بەهۆی کەمی کات و دۆسەکە شەشتان زۆری مابوو کەوا وتەی تۆمەتباران وەربژێتن و ئینشاڵڵا لە جەلسەی داهاتوو هەموو توانەکانی خۆمان دەخەین لەگەر تاوەکو بێتاوانی ئەم خوێندکارانە بسەلمێنین کەوا خوێندکاری تێدا و چەند کەسایەتی تێدا